سڵاتان لێ ببینێرانی 1964 متوانانەقیم لە ئەڵلقەیەکی تریشۆ بەکاری بۆ ئەو شەڕی کە لە نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران هەبوو بەردەوام دەبم لەگەڵتان بۆ خۆتان دەزانن دوای ئەوەی کە دوای چاوەڕوانیەکی زۆر لەوەی کاتژمێر سێی بەرەبەیانی دوێنێ ئەوە ڕوویدا کە ئاگربەست ڕاگەیەنرا شەڕەکە یعنی وەستاوە لە ئێستادا بەڵام کاردانەوەکانی هەر بەردەوامی هەیە لێدوانەکان لەلایەن ئێران لەلایەن ئەمریکاوە بەوەی کە دەستپێکردنەوەی دانوسانەکان چۆنە بێ و مەرجەکان سەپاندنی ئەو مەرجانەی کە بۆ یەکتریان داناوە بەسەر یەکتریدا کاردانەوەی گەورەی بەدووادا هاتووە ئەوەی کە ئێستا پرسیارە لە شەڕەکە بە تەواوەتی ڕاوەستاوە یان دوای ئەم چواردە ڕۆژە لە ئاگربەست جارێکی تر شەڕ هەڵدەگیرسێتەوە و سەر هەڵدەداتەوە و ئەوەی کە بابەتێکی سەرەکیە لەم شەڕەدا بە پێی ئەو 39 ڕۆژە یان ئەوەی کە داخڵە بێتە 40 ڕۆژ تێچوویەکی یەجگار زۆری هەبووە ئەم شەڕە لە هەموو ڕوویەکەوە من هەوڵ دەدەم تیشکەمە سەر هەموو ئەم بابەتانەوە چەندی پرسیاری تریش لە عقید سەلام ئەسەد ڕاوێژکاری 1964 بۆ کارەباری سەربازی کەم جناب عقید بەخێر بیتەوە سپاسانەکەم خۆشتان بەخێر هەر بژیت دوو هەفتە شەڕ وەستا بڕیاری ئاگربەستیاندا ئەمە کاتیە یان شەڕ سەر هەڵدەداتەوە لەبەرەوە یەک شت بیرە هێنمەوە تۆ هەمیشە شەڕی 12 ڕۆژە لە دوای شەڕی 12 ڕۆژەوە جەختت لەوە دەکردەوە لە بەرنامەکانە کە ئەم شەڕە نەوەستاوە بۆ ئێستا شواڵی بۆ ئەم شەڕیان بەڵێ بۆ ئێستا شوا ئەڵێم بۆ ماوەی بڵین تاکو ڕۆژی جومعە هەر شتێ دەرەکەوێتن لە نێوانە شەڕ بەم جۆرە ڕناوەستێتن و ئەمەش کاتیە ئەوە نییە بڵی شەڕ بە یەکجاری ڕاوەستاوە لە نێویانە هەر دەقێ شەڕ دەست پێ بکاتن دەست پێ ئەکاتەوە بۆ نمونە ئێران ینی دوایەوەی کە بڕیارەوە درا ئاگربەست بێتن لە کوێت درا و لە زۆر ناوچەی تر درا ینی ئێران دەستی پێ کرد بەڵام ئەمە عیلاقی بۆ نییە کە شەڕ درێژە بداتن بڵین ئەو ناوچانی کە سوپای پازدارانی ئێرانی لێیە جارێ فەرمان نەگەیشتووە پێیان کە ڕاوەستن شەڕ ڕاوەستاوە چونکە پەیوەندی نییە لە بینیانە پچراوە وەکو نیزامی فسەی فساکە باسمان کرد شەڕە بێتن ڕائەوەسێتن ئیتر معلومەکە لە کۆبوونەوەی ڕۆژی جومعەیە ئەو کاتە چی ڕۆدا توانم وەڵامت دەمەوە بەتەواتی زۆر بکاتە ئەڵێ ئێستا ڕانەوەستاوە نانەخێ ڕانەوەستاوە زۆر باشە حەزەکەم جیاوازی نێوان لە ڕووی سەربازیەوە حتمما ئاگربەست و ڕێکەوتن جیاوازی چی ئەم دوو دەستەواژەیە و لە ڕووی کردداریەوە جیاوازەکان چییە؟ ئاگربەست تۆ بڵین بۆ ماوەیەکی کەم وڵاتان دێنە ناوەڕاستەوە شەڕەکە ڕائگرن ئەکەونە مفاوەزاتەوە هەردوو لە شەرتەکانی خۆی و خاڵەکانی خۆی پێشانەداتن و بۆی هەیە بۆ نمونە تۆ دوو هەفتە داوە بۆی هەیە لە دوای سێ ڕۆژ دەست پێ بکاتەوە ینی نەگەنە ئامانج نەگەنە شەرتەکانی یەکتری ڕازی نەبن هەردوو لایە بەڵام کە تۆ بڵین ڕێکەوتنت کرد کۆتایی پێهات ئەو کاتە شەڕ بە تەواوەتی ڕاوەسێ ناتوانانی بڵێ شەڕ دەست پێکاتەوە هەر هێزێ ئەگەڕێتەوە شوێنی دیاریکراوی خۆی ئەو ناوچانە چۆڵەکەن بەڵام ئێستا گەر سەیری بکەیت هێزەکانی ئەمریکا لەو ناوچەیە بەردەوامە هیچی ناکشێتەوە بڕیاری کشانەوەیشیان نەداوە واتە ناتوانانی بڕیار بدەیت کە شەڕ وەستاوە جیاوازەکەی لە بینیان ئەمەیە تەنها ئێرانیش دەرسێکی وەرگرت لە پارەوەش ینی بڵین لە مانگی 6 و 12 ڕۆژە لە کاتی مفاوەزات لێدراوە ئێستاکەش لە کاتی مفاوەزات لێدراوە ئێستاکەش هەر بڵین مفاوەزاتە بۆی هەیە دابگرسێتن ئەگەر نەگەنە قەرارات لەسەر شەرتەکانی یەکتری ڕازی نەبن هەردوو لە ئەوەش لە پاکستانەکرێتن بەڵێ باشە ئەوە من لە دوێنێشەوە تەماشا دەکەم هەمووی ئەڵێ بن براوم ئەمریکا ئەڵێ براوم ئێران ئەڵێ براوم کەندا وڵاتانی خەلیجە ئەڵێ براوم هەر بەڕاستی کێ براوەیە لەم شەڕەیە لەم کاتە براوەی تیانە کەسی نەیبردوێتەوە هەر پاریش جەنابەتەم پرسیارەت لێم پرسی کە لە کاتی 12 ڕۆژەکە من وتم وەکو یاریەکە 0-0 تەعادل دەرچوونە براوەی تیان نەبوو ئەردوو لە ئێستش هەروەهایە براوەی تیان نییە چونکە تۆ کەسی شەرتەکانی خۆی جێبەجێ نەکرد واتە براوەی تیان نییە ئەگەر بۆ نمونە بگەڕێنەوە با باسی حربی عێراق و ئێران بکەین 8 ساڵ لە بینی عێراق و ئێرانە شەڕ بوو دوای 8 ساڵەکە طارق عزیز وەزیری دەرەوەی عێراق لەگەڵ عەلی ئەکبەر ویلایەتی وەزیری دەرەوەی ئێران لە سویسرا لە جنێڤ دانیشتن هەتاکو بە بیرمە کە دەرچوو لە تەلەڤیزیۆن جگەرەیە چروتی داگرسان طارق عزیز بە پێکەنینەوە
شەڕەکە ڕاوەستا وەگەڕانەوە ئەو شۆنانەی کە لە 1970 لێبوون پێش ئەوەی جەنگ دەنگس پێ بکە واتا چێ بردوێتەوە هیچ لایە نەی بردوێتەوە تۆ مەلیۆنێک کوشتار و بریندار و کەم ئەندامت دانا لەو شەڕەیە ئەو هەموو ملیاراتانە سەرف بوو ملیارات لەلایەن عێراقەوە لەلایەن ئێرانەوە عێراق بە قەرزاری دەرچوو لە کۆتایە شەڕەکە چێ بردوێتەوە کەس نەی بردوێتەوە هەروەک گەڕایەوە وەکو خۆی ئێستا کەس ناتوانانی بڵێ لایە بردوێتەوە ڕاست ئێران زەرەرێکی خەیاڵی پێگەیشتووەوە ناڵی نوێرانە بنکەی سەربازی شاخەکانی تونێڵی هەیە پۆلیسە هەموو شوێنێکی وێرانە دەریای وێرانە پردی وێرانە لێدراوە بەڵام لەگەڵ ئەوەشە خۆڕاگر بوو یعنی سوپای پازداران خۆڕاگر بوو شەڕی کرد تاکو و ئاخیر دقەی کە بڵین ئەم ڕێکەوتنیان کردی ئێستاکە بۆ شەڕاگرتن بۆ ماوەی 2 هەفتەیە زۆر باشە ئێران پێش ڕاوەستانی شەڕەکە ئاماژەی بەوە کرد کە 15,000 موشک و 45,000 درۆنی ماوە هێشتا ئەمە وایە یعنی مەخزوونی ئێران لە موشک و درۆنە بۆ حەجمە گەورە ماوە نانەخێر بەوە حەجمە نامێنێتن چونکە ئێمە لە ئەوڵەوەش باسمان کرد بە نسبەتی درۆن وتمان 40,000 هەیە ئەمەش بە هەواڵگیری وڵاتانی تر کە تاقیبیەکەن 40,000 درۆنی هەیە 15,000 موشکی ناوەندی و کورتی هەیە قەسیرمەدا 3,000 موشکی بالستی هایپەرسۆنیکی هەیە تۆ ئەوە 39 ڕۆژە لە شەڕای موشک تێگیری یعنی ئەگەر دروستیشکەی چەنە دروستەکەی بەردەوام تۆ سەرفکردنت لە دروستکردن زیاترە مەخزوونت بەرەو کەمیە ڕوە واتە ئەم ژمارەیە وان نییە یعنی بۆ نمونە بڵێن هەفتەی ڕابردوو 4 کەشتی ئێرانی لە چینەوە هات نەتەراتی سۆدیۆمی هەڵگرتو بوو باش ڕەد بوو لە بەندەر عەباس بەتاڵی کرد 4 کەشتی کە نەتەراتی سۆدیۆمی هەڵگرتووە بۆچی بەکاردێن نەتەراتی سۆدیۆم بۆ سوتەمەنی موشک بەکاری دێنیتن ئەم 4 کەشتیە ئەم نەتراتی سۆدیۆمەی کە هەڵگرتووە بەشی 210 موشەکە کاتن کە ئێران دروستیکە بەڵام ئەمریکا بۆ لی نەدا لە ڕێگا بۆ ڕێگر نەبوو بۆ ئاگاداریت ئەمریکا تاکوی ئێستا شۆنی موشەکەکانی ئێران بە تەواوەتی نازانێت لە شکەوتەکان و لە شاخەکانە ڕێی پێدات دابەزێ بۆ چوە ئەڕوا تاقیبیەکە ئەو شۆنانە بدۆزێتەوە دوایەوە ئێران ئەگەر ئەڵێ ئەو ژمارەیە ماوە شۆنی تونێڵ و ئەشکەوتەکانت لە شاخەکان زۆری لێدراوە ئەمە تەپیوەتە بانی موشەکت هەیە لە بنەوە زەرەری پێگەشتووە هەشە عیبی نییە بەسە تاکوکەی هەڵەقەنیتن دەریەکەی ئەم موشەکانە جارێتر بەکاردێنیتەوە لەبەرەوە ئەو ژمارەیە وانە ینی زۆر زۆر لەوە کەمترە بەڵام هەر وڵاتیاڵێ ئەوە نەم هەیە بەڵام خۆی وانە زۆر باشە باسی ئەوەشی کرد ینی هەرم ڕۆ دۆناڵد ترەمپ باسی ئەوەی کرد کە یعنی ئەو شوێنانە بە تایبەت بنکە ئەتۆبیەکانی بە تەواوەتی داڕوخاون و خۆڵ سەری داپۆشیون ڕەنگە واشن و تاران ڕێکەوتنکەن بە یەکەوە پاکی بکەن پاکیکەنەوە چونکە تۆ پێویست هەتا یۆڕانیۆمەکە هەستە لە بن زەویە تاکو ئێستا دەرنەکراوە ئەبێ هاوکاری هەبێتن کە تۆ دەریکەی لە بنەوە حەزەکە ئەوەشت لێ پرسم ڕاتچیە لەسەرەوەی کە ئەمڕۆ ینی دوای ئەوەی تر ئەوە ئاگر بەست ڕاگەێنراوە کەناڵ 12 ئیسرائیل دەڵێت لە دانیشتنەکەی ڕۆژی جومعەدا بۆ ئەم دانووسان و ڕێکەوتنە ئەمریکا یعنی مساومە لەسەرەوە ناکە ئەبێت دەست بگرێت بەسەر یۆرانیۆمە پیتێنراوەکە ڕادستی بکە ئێران و بەرنامە موشکیە بالیستێکەشی بە تەواوەتی لە ناوبەرێت ئەمە مەرجێکی قورس نییە ئێران ئەماکە مەرجێکی زۆر قورسە ئێران ئەمە بکە ینی کۆتاییەتی تەواو لەوە پێشیش وتومە بەڵام تۆ لێرە لە موشەکە ینی نیزام هەیە مەبدەئێ هەیە وڵاتان ئەیکاتن هەر بڵین کۆن بگەڕێنەوە بۆ یەکێتی سۆڤێت و ئەمریکا کە بڵین اتفاقی ساڵ ساڵ دویان کرد دەربارەی موشکی ناوەندی لێرە شەرت نییە ئێران موشەکەکانی هەمووی لە ناو بداتن بەڵام مەدایە دەنێ موشەکەکانت لە 500 کیلومتر زیاتر نەڕوە بۆ تێ دروستکەی بەڵام نەوەک بگاتە 30,000 کیلومتر نەوەک 1000 بەبانەوە بێ بگاتە 1400 لە نێوان ئیسرائیل و ئێرانە 1400 کیلومترە نابێ 1400 بێتن بەڵام بە یەکجاری لە ناوی بدا ئەوە ئێران ڕووخا بڕوامەکە ئەو شتە ئێران ڕازی بێ لەسەری چونکە تەنها چەک ئێران هەیەی موشەکەکانیەتی هیچ چەکێتری نییە ڕوبەڕووی وڵاتانی تر بێتەوە زۆر باشە باش بوو یان خراپ بوو ئەم شەڕەوەستا بە تایبەت بە نسبەت هەرێمی کوردستانی خۆمانەوە ئێمە لە ئەوڵەوە کاکە توانە و تومانە ئێمە لایەنگری هیچ لایەنین
پەیوەندی بە ئێمەوە نییە، نە ئێران نە ئەمریکا. ئەم شەڕە بۆ ئێمە زۆر باش بوەستە. ئێمە زەرێکی زۆرمان کرد لەم ناوەڕاستەیە، شەهیدمان داوە، زۆر شۆرمان سوتا، یعنی هەتاکو لە سیویل لە هاوڵاتی لە پێشمەرگە شەهیدمان داوە. ئێمە بەشدار نین لەم شەڕەیەوە، تەرەفیش نەبووینە لەم شەڕەیە. ئەم زەراراماندا بۆ ئێمە زۆر باش بوو کەوەستا، بۆ ئەوەی ئەم شەڕەفراوان نەبێتن نێتە ناوچەی ئێمە کە ئێمە تەرەفێکی تیانی، نەگەر تەرەف بووینە ئەوە شتێکی جیاواز بوو، بەڵام تەرەف نین. لەبەر ئەوە زۆر باش بوو بۆ ئێمە ئەگەر بەهاتایە لە مەحەتاتی تاقەی بدابایە، ئەوانیش ئێرانیش یان مەلیشەکانی قۆڵەکانی تر لە مەحەتەی تاقەی ئێمە بدەن بە تەواتی کارەبا و ئاومان لێ ببڕن، زەرێکی زۆرە بەبێ و ئێمە بەشدار بین لەم شەڕەیە. ینی هاوڵاتی تاوانی چییە تۆ کارەبات نەبێتن ببڕێتن؟ ئێمە لەو پڕی خۆشیە بووین کە بڵین موەلیدە نەما، کارەبامان بەردەوام بوو، ئاسمانی کوردستانمان خاوێن بووە بەسای ئەم هەموو دووکەڵی موەلیدانە لەسەر هەولێر و سلەیمانی و دووهۆک. یعنی بگەڕێتەوە شەڕەکە بۆ ناو ئێمە زەرێکی گەورە بۆ ئێمە تەرەف نین، لەبەر ئەوە زۆر باش بوو بۆ ئێمە ئەم شەڕە بوەستەوە، هیواداریشم بوەستێ بە یەکجاری، ینی دەست پێ نەکاتەوە. بەڵێ باشە، پرسیاری ینی خەڵک زۆرەوەیە کە پاکستان چۆن توانی قەناعەت بەم دوو وڵاتە بێنێ کە شەڕ بوەستێنن لە ئێستاە، و پاکستان کاریگەری چییە لەسەر ناوچەکە هەر بەڕاستی؟ خۆی کە کۆبوونەوەکان دەستی پێکرد با بڵین، یعنی مەسر، تورکیا، پاکستان، سعودیە وەزیرەکانی دەرەوە کۆبوونەوەیان کرد بۆ ئەم شەڕەکە یەکلایی بکەنەوە. لەبیرت نەچێ لە کاتی 12 ڕۆژە شتێکی جیاواز بوو لەم شەڕەیە جیاواز بوو، یعنی پاکستان حەلیفی عسکەری ستراتیجی سعودیەیە، زەختی ئەمریکا و ئیسرائیل لەسەر سعودیە کە بچێتە ئەو شەڕەوە لەگەڵ وڵاتانی خەلیجە. عەبدولفەتاح السیسی زیارەتێکی کورتی کرد بۆ ئەم وڵاتانە و گەڕایەوە، دوای ئەوە مخابەراتی مەسری کە وەکو باسم کرد توانی پەیوەندی بە سوپای پاسدارانەوە بکات لە ڕێی پاکستانەوە. طبعا ڕۆڵێکی سەرەکی هەیە شەهباز، بڵین شەهباز شەریف ڕئیس وزەرای پاکستان، ئەم زەلامەیە شەهباز شەریف لەگەڵ جەنەرال عاسم مونیرە، عاسم مونیر ڕۆڵەشی زۆر سەرەکی هەیە لەم وەزعەیە. ئەگەر هاتوو ئەم شەڕە فراوان ببوایەتەوە، سعودیە بچوایەتە شەڕەوە، ئەمە ئەبوایە بچێتە شەڕەوە، چونکە حەلیفی عسکەریە ببوورە. ئەم کە بچێتە شەڕەوە لە ئێران بدا، هندستان وسکت نابێت لە پشتیەوە، ئەو کەسەر بە ئەمریکا ئەوانەیە بە گژی کێشەی کشمیر وانەیان قەدیمە زۆرە دژمنایەتێک، لەو کاتە چینیشە بێ بڕاتە شەڕەوە، هاوکاری پاکستان بکات دژی چین، ئەوی شەر کێشەی سنوور و ئەوانەی هەیە لەگەڵ هندستانە، ئەو کاتە شەڕەکە فراوانە بێتەوە، وڵاتانی تریش دێنە ناوەڕ، فراوانە بێ بە یەکجاری بەرەو جەنگی جیهانی سێمە ڕوان ناتوانانی کۆنتترۆلی بکەیت. لەبەر مەساڵحی خۆی هەروەکو باسیم کردووە، منتەقەی بلوچستان بلوشەکان داوای سربەخۆی یەکەن ئەنفیساڵی، بەشێکی لە پاکستانە بەشێکی لە ئێرانە، لەو ناوە چەکدار پەیدا ئابێتن، زەرێکی گەورەیە بۆ پاکستان کە خۆی کێشەی هەیە لەگەڵ هندستانە و ئیکۆنۆمی تەواو نییە. لەبەرەوە هەوڵێدا بە هەموو جۆرێک بە هەر جۆرێ بێتن ئەم شەڕە ڕابگرێ و بکەوێتە ناوەندیان، وەتوانی بیکەوە کۆبوونەوەی جومعە دیارە بێتن لە پاکستان کە کۆبنەوە. کاریگەریەکە یعنی ئەوەی کە وڵاتێکی ئەوەندە بەهێزە لە ناوچەکەی کاریگەری چییە؟ پاکستان وڵاتێکی زۆر بەهێزە، وڵاتێکی ئۆتۆمیە، نێزیکەی 125 بۆمبی ئۆتۆمی هەیە پاکستان، و لە بیریش نەچێ پاکستان بەهێزترین هێزی ئاسمانیە، ناڵێم لە جۆری فڕۆکەکانی، بەس لە جۆری فڕۆکەوانی پاکستانی بەناوبانگە، یعنی توانایەکی سەیریان هەیە، هێزێکی زۆر بەقووەتە لەو ناوچەیە، و لە بیرت نەچێ کەوتووەتە سەر دەریاش سنووریشی لەگەڵ ئێرانایە. هەرچەندێ 12 ڕۆژی پار پاکستان زۆر لایەنگری ئێران بوو، بەڵام کێشەکەیان چی بوو؟ لەسەر دوورگەیە بوو کە هی ئێرانە، پاکستان وتی دوورگەکەم بدەرێت چ جۆرە موشەکێک دەوێت ئەدەمێ، موشکی شەهابی هەبوو ئەو کاتە ئەدەمێ کە ئەمە 9000 کیلۆمەتر ڕاتوانی لە ئەمریکاش بدەیت، بەڵام ئێران دوورگەکە نادا وەکو تۆمبل کوبرا و سوغرا ئەمانەی کە لای ئیماراتە. بەڵێ ڕۆڵی هەیە لەو ناوچەیە، وڵاتێکی ئۆتۆمیە لەو نەوەڵاتە و بەهێزە. زۆر باشە، ماوەی ئەم دوو هەفتە کە شەڕ ڕاگیراوە ئەو کەشتی و هێزانەی هێنراونەتە ناوچەکەی چی دەکەنی تر؟ هێساکە لە جێی خۆیان ئەمێنن، چونکە شەڕانەوەستاوە بڵێ، چونکە جارێ مفاوەزاتە ڕێک قساکەن ڕێک نەکەوتن بۆی هەیە دابگرسێتەوە.
لە جێی خۆیان ئەمێنن بەردەوام مەشقی خۆیانەکەن فڕۆکە بەردەوام ئەفرێت لەبان کەشتیەکان بەڵێ ئەفرێتن و ئیشی خۆیانەکەن بەڵام لە هەمان کاتە چی نوقسانی هەیە سیانە دەست پێەکە بەس نەوەک ئەوەی کە بڵێ ڕابوەسێتون و بۆ ماوەی چەند مانگی هەتاکو و باشەکرێتەوە نەخێر ئەو خەلالانەی هەیە مەسەرەن لە بەکراتی فڕینی فڕۆکەکان لە ڕاگررتنی بەڵام معنایەوە نییە شەر دەست پێ بکاتن نەتوانێت بکەوێتە شەر لە ماوەی چارێکێکە ئەکەوێتەوە شەڕ ئەجا فڕۆکەوان لێرە دەست پێەکەن یان موشەکەکانیان کە تیان گرت ئەی خێننەوە چه هەڵەیە هەبوو چی ڕوویدا چەکی دوژمن چی بوو دووبارە مەشق لەسەرەوەکەنەوە کە ئەمە دووبارە نەبێتەوە بۆ نمونە کە F-15ەکە کەوتە خوارەوە یان ئەیدەیەکە کەوت یان هەلیکۆپتەرەکان کە کەوتە خوارەوە ئەمانە هەموویەکەن مەشقی تازە دەست پێەکەن ئەو فڕۆکەوانانەی کە موشەکیان بۆ ینی تیان گرت و نەجاتیان بوو لێپرسرا و چیت کرد جۆری موشەکەکە حرەکەکە ئەمانە هەمووی ئەخێندرێتەوە و مەشقی لەسەرەکەنەوە بەردەوام تاکو و کۆتایی مفاوەزاتەکە دێ یاواتە شەڕ بە تەواتی ڕاوەسێ مستحیلە بڕون ئەمریکا ئەڵێ منەوە ناوچەیە بەجێ ناهێڵم حەت تاکو هرمز کە بکرێتەوە ئەمریکا خۆی سەرپەرشتی دەرچوونی ئەو کەشتیاناکە ئێستاکە ئەو کەشتیانە لە کەندا و لە خەلیجە وەکو پارکێکی لێ هاتووە سیارە هەموو چووەتە ناویەکەوە پۆلیسێکتەوێت ڕێکی خا دەریکە ئەمان ئەمە چەند مانگێکەوێتن بە شەو ڕۆژێت کۆتایی پێنایەتن ئەمریکاڵێ من سەرپەرشتیەوە ناکەم و ئەمێنم لەو ناوچەیە و ئەشمێنێتەوە ئەوێ بەجێ ناهێڵە بەڵام پرسیارێکی تریانی پێشتر باسمان کردووە مەسەڵەن چۆن هێزە ئەو هێزە تایبەتانەی کە بەتەما بوون بەشداری لە شەڕەکە بکەن و هێنرابوون هەر بەردەوام بوون لە مەشقوڕایانان ئێستا ئەم کەشتیانش بە جۆرە جیاوازەکانیوە نوع تیمی تێدایە لە فڕۆکەوان لە هێزی تایبەت لە هێزی مارێز بۆ نمونە ئەوان چیەکەنی تر لەم کاتەیە هیچ ئەرکێکیانە بێت وەکو بە جەنابتم تۆ هێزی تایبەت وەستانی نییە لە ئاشتیە بێ لە شەڕا بێتن ئەگەر بکەوێتن ئەو مەشقی خۆی هەرەکە ئێستاکەش هەر مەشقی خۆیانەکەن بڵێن ئەگەر سیویەک بێتن فرقەی سیویەک ینی ئەوانەی کە لە ئۆکیناوا بوون لەسەر بۆکسەر و تریپۆلی ئەوانە لە دورگەی دیگۆ گارسیە مەشقیان ڕناوەستێ بەردەوامەیکەن بەڵام ئێستاکە فرسەتە بۆ نمونە ینی سێرێکە ئێستاکە لە کوردستان کەوتی شەڕاوەتەوە ئێستا جوت لە فڕۆکەیە ئەڕواو دێتەوە مەسحەکە ئەی خێنێتەوە هەر شتێ تازە هەبێتن ئەوان مەشقی لەسەرەکەن لەبەرەوە وەستانیان نییە هەر ئەبێ مەشقکەن بەردەوام تاکو ئەمە دیارەکرێتن ئەگەر هاتوو ئەم شەڕە کۆتایی پێ هاتوو شەرتەکان ڕازی بوون ئەو هێزانە وەکو بڵین فرقەی سیویەک ئەکشێتەوە گەڕێتەوە بۆ ئۆکیناوە چونکە مەقڕیان لێنانەیە سەرەکی و هێزی 82 لە ئەمریکا ئەگەڕێتەوە و وەڵامە هەر نەک بۆ هێزەکان کاک سەلام ببوورە یعنیەوە پرسیارە کە شەڕ ڕاگیرا بە تەواوەتی ئەم کەشتی و چەک و چۆڵە چی لێ دێت ئێستا بۆ نمونە بڵین جێرالفۆرد ئەوە چواردە مانگیەوەیە لە ماڵتا لەوێ وەستاوە ئەبێت چاک بکرێتەوە ئبراهام لینکۆڵێن وەسیون و ڕۆژە لە شەڕایە ئەویش پێویستی بۆ وەستانە و سیانەیە بەڵام هەتاکو و جۆرج دەبلیو بۆش نەگا بۆ ئەم ناوچەیە ئەم ناکشێتەوە ئەبێ هەبێتن ئەمریکا فراوانە دوای لە هەموو جیهانە هەیە لە هەموو دەریایەکیشە مەوجودە ئەبێ بێتن لەم ناوچەیە جێنشین بێ ڕابۆسێ ئەمانەی کە ئەکشێنەوە تۆ لەبیرت نەچانی سیون و ڕۆژان سەربازان و فڕۆکەوانانەش لە شەڕن پێویستیان بە ئسراحەت هەیە کە بیان گەڕێنیتەوە ئەو وەختە جۆرج دەبلیو بۆش ئێستا لە بڵین لە محیتە ئەتلەسی پەڕایەوە وا دێتن تاکوەگاتە ئەم ناوچەیە ئەمانە ئەکشێتەوە ئەگەر شەڕدەسی پێکرد ئەمانە کەسیان ناکشێنەوە ئەمێننەوە ناڕۆن زۆر باشە مەسەڵەن دایمە گریمانەیەکەیە گەرێکەیە کە بۆ نمونە شەڕە دەست پێ بکاتەوە حەزەکەم باسی دەسەڵاتەکانی سەرۆکی ئەمریکان بۆ بکەی لە دەستپێکردنەوەی یان ڕاگەاندنەوەی شەڕ چی دەسەڵاتێکی لەوەیە خۆی یاسای ئەمریکا من لە بەرنمەیەکی شوتومە ینی لە ساڵی 1970 بڕیاری جەنگ بڕیاری سەرۆکی ئەمریکانیە کە بڵی جەنگ بڕیاری کۆنگرێسە بەڵام سەرۆکی ئەمریکا یعنی ئێستا لە مادەی یەک لە دەستوری ئەمریکا بڕیاری جەنگ بەدەست کۆنگرێسەوەیە بەڵام سەرۆکی ئەمریکا کە خۆی فەرماندەی هێزی سەربازی هەموو ئەمریکا حیسابەگرێتن ئەتوانێ هێز بجوولێنێتەوە لە دوو حاڵەتە یەکەم ئەگەر بزانێ ئاسایشی نەتەوەی ئەمریکا ترسی لەسرە
هێزە ئەتوانێت هەموو شتێ بجوولێنێتەوە، هەموو فڕۆکەیەک و هەموو کەشتیە بجوولێنێتەوە. دوو ئەگەر بڵین بنکەیەکی کە بڵاو بۆتەوە لە جیهانە لە شوێنێ لێ بدرێتن زەرەری پێ بگاتن بۆی هەیە بیجوولێنێتەوە. بەس ئەم سەلاحیەتەی سەرۆک بۆ ماوەی 2 مانگە. بەڵام سەرۆک ئەتوانێت چۆنەڵەی فێڵێ بکاتن لە ماوەی 2 مانگەکە ئەتوانێت ناوەکەی بگۆڕێتن، ناوی ئەمە بگۆڕێتن، بەڵام ناتوانێت بڵێ جەنگە، ئەبێ بڵێ ئۆپەراسیۆنە عملیەیە. ئێستا کەسەی کەوا ئێمە 4 ساڵ کۆتایی پێدێ بەرەو 5 ڕاتن ئۆکرانیا رووسیا تاکو ئێستا پۆتی نەیوتوە جەنگە، ئەڵێ ئۆپەراسیۆنە عملیەی ئاسکەریە، بۆی نییە بڵێ جەنگە، ئەوە لە بڕیاری کۆنگرسایە. طبعا لە فەقەرەی دووشا هەیە. ئەمە هەتاکو تەسەوەر بکە، ینی ترامپ دەستی پێکرد داوای 200 میلیارد دلاری کرد لە کۆنگرێسە بێ بڕیار بدا ئەمە جەنگە یان ئۆپەراسیۆنە. سەلاحیەتی سەرۆکی ئەمریکا ئەوە نیە بۆ ماوەی 2 مانگە لەوە زیاتر نییە. زۆر باشە. بەڵام ببوورە ئەتوانێ وەکو پێتم وت فێڵێ بکبی کاتە 3 مانگ، ینی ناوی ئۆپەراسیۆنەکە بگۆڕێ، ناوەکە بگۆڕێ، بەس ناوەکە بگۆڕێ، بڵێ کۆتایی پێهات. ئێستا مەسەڵەن بۆ نمونەوە کۆسی و نۆڕۆژە وتی کۆتایی پێهات، ئەتوانێ ناوەکەی بگۆڕێت، ئۆپەراسیۆنی دووەم دەست پێ بکە، ئاینی مانگەکە زیاد دێتە پێشەوە بووی. بەڵێ باش. یەکێک لە مەرجەکانی ئێران کە تا ڕادەیەک سەیرە بەڕاستی ئەگەر ئەمریکا وابیر لە ئەمریکا بکاتەوە بە قسەیەکە ئەوەیە کە بنکە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکە هەڵگیرێت و نەمێنێت. ئەمە داوای ئێرانە لە ئەمریکا. ئەمە ڕێی تێچێت ئەمریکا ئەمە بکات بۆ ئێران؟ مستحیلە. ئەمریکا ملیارەها دۆلارات و ڕادارات و قەواعدی عسکەری دامەزرانووە لە جیانە هەمووی بە قسەی ئێران ناکشێتەوە لەو ناوانە. ئەگەر کشایەوە واتە تۆ دەسەڵاتت نەما لەسەر وڵاتانی ترە، سوپات نەما لە هەموو جیهانە بڵاو بێتەوە، چۆن نەکشێتەوە؟ ناکشێتەوە. ئەو شتە معقول نییە. ئەمریکا ئەو شتە ڕازی نیە، ئەو خۆی دەستی خستووەتە ئەو ناوچانە. تۆ دەوێتن لە دیگۆ گارسیا، لە ئۆکیناوە، لە گوام، لە کەنداو، لە خەلیج، لە وڵاتانی تر لە ئەوروپا مستحیلە. تایبەتی لە کەنداو لێرە لە خەلیج مستحیلە بکشێتەوە. تۆ نەوتی عەرەب بۆچێ بەجێ هێڵیتن؟ هەمووی لە بندەسی ئەمریکایە. شتێک دوایەوە هەتا کوتیفاقی کۆنت هەیە لە کاتی هێنری کیسنجەر و مەلیک فەیساڵا پترۆدۆلار لە 1974 بەجێ هێڵی ئەم ناوچەیە شتی وان نییە، بەجێ ناهێڵێتن بە قسەی. ئەمەش پلانێکی یعنی دوورمەودای ئەمریکایە و هەرگیز واد لە یەکێداتەوە کە شەڕ نەگاتە ناو خاکی خۆی و شەڕ نەگاتە ناو خاکی خۆی. تۆ دوژمنت هەیە لەم ناوانە، دوژمنە سەرچەکانت چین رووسایە، چۆن ئەم ناوچەیە بەجێ هەڵی و ئەڕووی شتی وان نابێتن. بەیانی چین دێتن بۆ ئەم ناوچەیە، تایبەتی سەسەری کە کۆمپانیەکانی چین لە کەندا و سەفقاتیان هەیە. ینی لەم شەڕەیە بۆ ئاگاداریت یەکێ لەو درۆنانەی کە لە ئێران خستیانە خوارەوە بیۆنگیانگ، ئەم درۆنە چینیە لە ناو ئێران خستیانە خوارەوە. خۆ چین یارمەتی ئێرانەدا، بەڵام ئەم درۆنە بیۆنگیانگ چێ کڕیوێتی؟ ئیمارات کڕیوێتی، ینی لە ئیماراتەوە هات ئەم درۆنە بۆ ئێرانە، بەڵام ئێرانی شوسکتی لێکاتن، وڵاتانی کەندا و هەمویان نێنە شەڕەکەەوە. ئەوەیە ناکشێتەوە، مستحیلە بکشێتەوە. باشە. ئەی ڕەنگە پرسیاریەوەش دروست بێ لە لای خەڵکی، ئەی کە ئێران ئەم شەڕە سەختەی کرد و ئەو زیانە زۆرەشی بەرکەوت، ئەی باڵەکانی لە مەودواتچیان لێ دێ وە خۆیان دەمێننەوە، ئەتوانێ هاوکاریان بکاوەکو جارانی پێشوو؟ باڵەکانی ئێران ئێستاکەمە کە باسی هێزی ١٩ سوپای پازارانی ئێرانمان کردووە کە پەیوەندیەکە بەمانە، قەناعەت بکە ئیتر دەسەڵاتی نامێنێتن ئێران بەسەر ئەمانەیە. ئەمانە زەعیفە بنەوە بە نسبەتی بڵین حزب الله ئێستا لە کاتی شەڕا بوو. ئەم بەیانیە ئەگەر سیر بکەی ئیسرائیل بەهێزترین لێدان ئەمڕۆ لە لوبنانیدا بۆ حیسابیەوە کە شەڕ بەرەو کۆتایی بڕواتن یەکلایی بێتەوە، ئەبێ زەڕبەیەکی قایمی لێ بدەم، زۆر بەهێزی لێ بدەم. بەڵام بتوێ حزب الله بتوێتەوە، حزب الله ناتوێتەوە. کاتێ ئەتوێتەوە حزب الله ئەبێ ئیسرائیل هەموو لوبنان بگرێتن، هەمووی بگرێ. بەڵام ئەگەر مفاوەزات بێتن و حزب الله بمێنێتن، ئەو کاتە حکومەتی لوبنان زەختی لێکرێت دژی حزب الله و بۆی هەیە ئەحمەد الشەرع چەکدارانی داخل ببن دژی حزب الله، ڕێککەوتنێ لەگەڵ حکومەتی لوبنانا بکەن. ئەمێنێ حوسیەکان ئەوە ئاگات لێ خۆیان بێدەنگ کرد،
ینی موشکێک بەیانی تیانگرت و ئێوارەش موشکێکیان تێگرت و خۆیان دوور ڕاگرت لەوە تێکەڵی وەزعەکە نەبوون تێکەڵی نەبوون ئەوە دوورە ئەمێنێتن ئەو چەکدارانەی کە لە عێراقا بوون وە تایبەتی بەداخەوە لە کوردستانیاندا و لە زۆر شوێنی تر و لە بنکەکانی ئەمریکایاندا و زەرەریان پێی گەیاند ئەمانە ئەمریکا لە بیریان ناکاتن ئێستا کاتیان نییە بەڵام ئەوە نییە لە مێشکیان نییە نەخێر حیساباتی دووری هەیە کەمە دەست پێکە ئەمانە هەمووی لە ناوەداتن وجودیان نامێنێ تەواو کۆتاییان پێدێتن ئەمەش دو ڕۆژ بۆ تسباتە بێ کە سەیریکەوە ئەبێ یان نا ئەمریکا لە بیر ناکا و تۆڵاکاتەوە مستحیلە لە بیریکە تۆڵاکاتەوە بەڵام ئێستا تۆ کێشەی ئێرانت هەیە بە ئەمە حەل بێتن ئەو کاتە ڕووەکاتە ئەمانەوە بەڵێ زۆر باشە کاک سەلام لەم شەڕەدا پیاوێک هەبوو لە سێبەر بوو جەی دیڤانس جێگری سەرۆکی ئەمریکا جێگری ترامپ ئەمە بۆ دەنگی نەبوو جی دیڤانس سیاسەتی ئەمریکا ئەمە ئەندازیاری سیاسەتی ئەمریکا ئەم زەلامەیە نەوەک ترامپ ئەمە جیاوازە وەکو مارک ڕۆبیە و هێکست وەزیری بەرگری ئەوانە نییە ئەم زەلامە خۆشی ساحێبی فکرەی میک ئەمریکا گرەیتە گیان کە ترامپ دایم باسیەکە ئەمریکا بە بێتەوە عەزیم جارێکی کە بەڕاستی حتا اقتصادی ئەمریکا ئەم زەلامە ئیباتە ڕێوە و لە هەمان کاتە تەنها کەسە کە کێشەی هەیە لەگەڵ نەتەنیاهۆیە ڕێک ناکەوێت لەگەڵ سیاسەتی ئەوەیە بۆ دو ڕۆژەم زەلامە قەناعەت بکە بۆی هەیە کە خۆی هەڵبژێرە بێتە سەرۆکی ئەمریکا ترامپیش ومێدی بۆوە زۆرە کامە دو ڕۆژ بێتە سەرۆک هەر ترامپ حکوم بکاتن لەگەڵیا طبعاً سیاسەتێکی زۆر سریەوە و ئینسانێکی زۆر تێگەیشتۆ بەڕاستی وەکۆوانەی کە نییە کە بێپلان و بێت تەختی چوونە ئەم شەڕ و ئەم هەرایە بەس ئەمەتوانێت نەجاتیاندا لەو کێشەی کە لە نێوانیان ئێستاکە لەگەڵ ئێرانە ئەوەندە کاریگەری هەیە زۆر کاریگەری هەیە سیاسی اقتصادی ئیکۆنۆمی هەمووی گشتی ئەم زەلامەیە بەڵێ زۆر باشە لەبارەی تێچووی شەڕەکەەوە دەوترێت هەر خولەکێکی ئەم شەڕە بلیۆنی دۆلار کەوتووە بەڵێ یعنی تێچۆکە زۆر زۆرە بێ جگە لە کاولکاریەکان تێچووی کاولکاریەکان بۆ ئەوەندە تێچووی هەبوو ئەم شەڕە خۆی شەردای من بڵین مەسرەفی گرانە تێچووی زۆرە بێتن لە هەموو شەڕێکە بەڵام لەم شەڕایەسە بڵین لە دەقەیەکە مەلیۆنی دۆلار تێچووی ئەم شەڕەیە تۆ ئەگەر سەیری فڕۆکە بکەی بە ئاسمانەوە سەیری موشک بکەی ئەم هەموو موشەکەی بەکاریمان هێنا ینی ئەمریکا و ئیسرائیل بەکاری هێنا دژی ئێران ئەگەر بەرگری بێتن ئەگەر تۆماهۆک بێ ئەگەر هی فڕۆکە بێتن ئەگەر GASSM بێتن هەموو تۆماهۆک بێتن هەمووی خەرجەکەی خەیاڵیە ینی تۆ موشەکەت هەیە بە 3 ملیۆن و نیو دلار تاکو 15 ملیۆن دلارت هەیەوە ئەڕوا بۆ 25 ملیۆن دلاریشت ئێمە کە باسی ئەماکەین خەرجی بەسی ئەمەیە بەس باسی زەوی ناکەی تۆ چەندێ زەرەری پێگەیشتووە ینی 400 ملیۆن میلیارد دلار 400 میلیارد دلار تەکلیفەکە بەڵام ئەگەر بینە سەر زەوی لە تریلیۆن ڕەتەداتن لە ماوەی 39 ڕۆژە تۆ ئەمەد بەسەر هاتووە لەم شەڕەیە یعنی خەرجەکەی خەیاڵیە ئەگەر بگەڕێنەوە ئێستا با بڵێن بۆ نمونە شەڕی ڤێتنام لە شەڕی ڤێتنامە کە 10 ساڵی خایاند ئەو کاتە 1.2 تریلیۆن دلار تەکلیفی کرد 1.2 تریلیۆن بە 10 ساڵ بەڵام ئەگەر لەیەکی بدەینەوە لەگەڵ ئێستاە لەم کاتەیە پارەکە کاتە 39 تریلیۆن دلار زۆرە لە جەنگی جیهانی یەکەمیشە هەت تاکو بڵین 209 میلیارد دلار ئەم شەڕە تەکلیفی کرد بەڵام ئەگەر لەیەکی بدەینەوە لەم کاتەیە ئەو کاتە ئەو پارەیە 209 کاتە 5 تریلیۆن دلار لە شەڕە پارە زۆر شەڕی جیهانیش بووە شەڕی جیهانی بۆ هەموو دنیا بەشدار بووە لە ناویە بەڵام لێرە جیاوازی لە چەکە بێت بەڕاستی جیاوازەکە زۆر زۆرە لەگەڵ شەڕانێکە باس کرد یعنی بە 39 ڕۆژ تۆ بە کاولکاریەوە حسابیکەی تریلیۆنی دلار تریلیۆنی ڕەتی داوە ئەگەر ئەم شەڕە 6 مانگ بەردەوام بووە ئەوە هەر خەیاڵیە بێتن بەڵێ خەیاڵیە بێ پارەکەی باشە حەزەکەم ئەوە یعنی تێڕوانینی لەسەرەوە بزانم کێ پارەی ئەم شەڕە دەدا من لەوە پێشوتومە یەک ئەمریکا تعویز نادە ئەوە نایدە بە هیچ وڵاتێ قەرەبوو ناداتن دوو قەرز ناداتەوە بە هیچ جۆرێکی
چی ئەیداتەوە وڵاتانی کەنداوە فەرمونون سعودیە قەتارە بەحرێنە ئەو هەموو زەرەری پێیانگەیاند و فەرموو ئەوە شەدەنەوە ئەمە شەدەنەوە چارەسەری خۆشتانەکەن لە کۆتایە هیچ شتێکیان پێ ناکرێت ئەبێت تاویزی بدەن ئەم پارەیە ئەوانەی دەنەوە هیچ لایەکی تر ئەم پارەیە ناداتم مستحیلە هەموو سەرباری شانی ئەوان خۆی پێشەوەی شەرافریقا ئەوەنە تریلیۆن دۆلاریاندا شەڕەکە دەسی پێکرد ئێستا شەمانە هەمووی ئەبێ خۆیان بیدەنەوە گشتی کەوایە زمانی کردو ئەمریکان پارە بێ وەرگێتەوە ئەمریکا زمانی کاتن بڵێ ئەمریکا زمانی پارەکەی نەکا بچێتە شەڕێکەوە نایکاتن ئەبێ پارەکەی هەمووی وڵاتانی کەندا و بیدەنەوە چۆنە لێتن با قسەیەکیش بکەم بە مەمنونی ئەبێ بیدەنەوە ئەبێ بیدەنەوە بەکەیف خۆیان نییە بەڵێ زۆر باشە ئەگەر بڵێم لە ڕووی سەربازیەوە عەقیدە و استراتیژی ئەم شەڕەم بۆ یعنی کۆبکەرەوە عەقیدە و استراتیژی ئەم شەڕە چی بوو؟ خۆی بزانە لەم 39 ڕۆژە عەقیدەی استراتیژی شەڕەکە چۆن دەسی پێکرد لێدانی زۆر بەهێز وەک کورد لێدانی زۆر بەهێز وەک کورد یعنی ئەمە خاڵی یەکەمە بڵین لە خۆی لە 4 خاڵ بڵێن عەقیدەی ئەم شەڕە کە کردی ئەمە یەکەمیان بەو هێزە زەبەلەحا کە تۆ لە ئێرانتدا بە ماوەیەکی کورد چی پێوترێ کە تۆ ئێسکی ئەو چکاند یعنی ئەڵێن تەکسیر ئەڵام ئێست شکاندن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم تۆ سەیری بکە ئەساسی ئەم شەڕە عەقیدەکەی چی بوو فڕۆکەی فیول کەیسی 135 کەیسی 135 کە هەمووی لە ئاسمانە بوو ئەگەر سەیری بڵێن کۆتایی ئیتیفاقەکە بکەی لە فلای ڕادارە چی فڕۆکەی فیول هەبوو پێشەوەی ڕێکەون کە 2 هەفتە ڕای بگرن لە ڕۆمانیا و یۆنانوانە هەمووی فری لەم ناوچەیە بوو ینی بەتەما بوو شتێ بکاتن هەمووی لە ئاسمان بوو تۆ ئەم فڕۆکانە چۆنە گەیەنیتە شوێنێکی دوور ئەمە عەقیدەی دووەمی ئەم شەڕە سێەمی لە هەمان کاتە کۆمپانیاکانی ئەمریکا وەکو لۆکێت مارتن جەنەرال داینامیکس ئەمانە ریتیۆم ئەمانە مەجالت دا پێیان کەچەکەکان تاقی بکەنەوە بۆ تەکنۆلۆژیایەکی تازە بخەنە ناویەوە ئەم چەکانە چ کاریگەری هەبوو لە هەدەفیدا چی بوو هەڵەکانی ئەمانە هەمووی دووبارە ئەکرێتەوە جگەرەوە تۆ عەقیدەی سێم درۆنی ئینتیحاری خۆکوش ئەم درۆنانە هاتە مەیدانەوە ئەم چوارە عەقیدەی شەڕی استراتیژی ئەم 39 ڕۆژە بوو بەڵێ زۆر باشە بە بۆنەی ئەم شەڕی ئەمریکا و ئێرانەوە هەندێک ئۆکرانیا و رووسیا لەبیر کرابوون کە چێ و شەڕی شەر بەردەوامە ئەرە چی بەسەر هاتووە شەڕی رووسیا و ئۆکرانیا بەردەوامە تەمان رووس تاکو ئێستا بڵین تقریبا 2 هەفتە لەمەوە پێش ئۆکران هێرشێتری کردەوە هەنێ ناوچەی گەڕانەوە بەڵام دووبارە رووس هەنگاو بە هەنگاو وەریەگرێتەوە زۆر لەسەر خۆی ئەچێتە پێشەوە رووس لەم شەڕەیە چکە ناوێت زەرەرێکی لە سەربازەکانی زۆر بێ ژمارەکەی بەرز بێتەوە بەردەوامە وەزلینسکی لەم کاتەشە بڵین چۆنەڵی ڕۆڵێکی خۆی پێشاندا لەم ناوچەیە تایبەتی کە هات بۆ کەندا و تۆ وڵاتێکی لە شەڕای و هاتوویتە ڕاوێژکارت بۆ من هێناوە بۆ کەندا و بۆ وڵاتانی عارەب کە هەرچەنە ئەفسەریشی لێکوژرا بۆ ئاگاداری ئۆکرانیا کە هاتن ڕاوێژکارەکانی ئەم درۆنانە بەکاربێنن دژی ئێران بەڵێ موشک بەریان کەوت ملازمە وەلێکیان لێکوژرا ئەفسەر و چەند ڕاوێژکارێکی تریان لێکوژرا بەڵام ڕاوەستانی شەڕی ئێران و ئەمریکا لە مەسلحەتی رووسیا نییە ینی زەرەرە بۆ ئەو بەڵام چین زۆر دەوری هەبوو کە زەختیشی کرد لەمەیە ئەنجا ئێستاکە ئەمریکاوانە ئاگەر شەڕەکە بە تەواتی ڕاوەستێ هەمووی ڕووەکاتەوە بۆ رووسیا رووسیاوە لە قوڕاوی ئۆکرانیا گیری خواردووە تاکو ئێستا شەڵێ ئۆپەراسیۆنە شەڕ نییە ئەوروپا نەهاتە شەڕی ئێران و ئەمریکاوە لە ترسی رووس مانەوە لێوێنانە طبعاً زەرەرە بۆ رووس ئەم شەڕە ڕابوەستێتن لەوێنانە و ئۆکرانیا بەهێزەکەنەوە و چەکەکانی بۆ ئەگەڕێنەوە ئەو هەموو پاتریۆتەی لێرە سەرفیان کرد ئەیدەنەوە بۆ ئۆکرانیا ئەو هەموو درۆنانە ئەدەنەوە پێی چەکی تازەشیە دەنێ وەکو هایمارس و ئەتاکامس و ستۆرم شادۆ و ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ چۆ بۆ ئۆکرانیا لە جاتی دژی ئێران بەکاری دێنی بۆی بێتەوە بۆ ئێرانە دژی رووسیا بڵێ
بەڵام لەسەر زیلینسکی سەرۆکی ئۆکرانیا بە پرسیارێکت لێ بکەم کاک سەلام سەرەتا یعنی لە سەرەتای شەڕەکە و کورتا ئەم دوایەش زۆر یعنی گاڵتەیان پێ کرد پیاوێکی هیچ لە بارانە بووە ئەو بوو چووە لای ترمپیش هەندێ هات بە سەرکی داوی هانەی کردو ئەوانە بەس ئێستا جوڵەی سەیرەکان پیاوە یعنی ناوەستێ بە وڵاتانە بە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بە ئەوروپایە یعنی زۆر دەرەکەوێ مە بە تەمای چییە و ئێستا چۆنە ئەم پیاوە لە ڕووی کاریگەری و کارێزماییەوە زلێنسکی جارێ با بڵین ئەمە هەر وەکو ترامپ پیاوێکی تاژرە بەڕاستی ینی کە ئەو هەموو ئیهاناتە کرا بەڵام لەم کاتەیە خۆی پێشاندا هاتە ناوەڕاستەوە کە بڵین سەرۆکێکی لەو نامچە ئەقلیمیە کە هاتە مەیدانەوە تۆ لە کاتی شەڕای دژی رووسیا یەکێکە لە بەهێزترین سوپاکانی جیهانە بتوانی ڕاوێژکار و هەنێ چەک درۆن بنێری بۆ کەندا و شتێکی سەیرە ئسبات وجودی خۆی کردێرە ینی لێرە ئەو زەرامە نەما کە تۆ ئیهانەی کەیت و ڕەزیلی بکەیتن بەو شێوازەی کە ئەی کرد ئەمریکا و وڵاتانی تر مەسەرەن پێیان ڕابوارد رووسیا پێی ڕابوارد دەیوتەمە ئاکتەرە ئەمە هی ئەوە نییە نانەخێر ئسباتی وجودی خۆی کرد لەم کاتەیە لەم ناوچەیە و زۆر تەمە لە بیرت نەچێت هەمان کاتە تۆ کە درۆن ئەدەی بە کەندا و ڕاوێژکارە نێری ئامانجە چیە لە کۆتایە پارە دەستکەوێت لیان وەربگرێت یعنی مهمە وڵاتێک 4 ساڵ لە شەڕاوێ کەسی چەک بفرۆشێت چەک بفرۆشێت ئەخر لە بیرت نەچێتن ئۆکرانیا بەناوبانگە لە درۆن لە زمانی یەکەتی سۆڤێتەوە ینی لە درۆنە بەناوبانگە پێشکەوتووە مەچینەی درۆن یەکەم وڵاتە ئەمانە کە دروستیەکەن هەتا کۆمونکاتی خۆی باسیم کردووە ینی بەیرەقداری تورکی کە هاتە مەیدانەوە ئەو سمعەتەی هەبوو مەچینەکانی هەمووی ئۆکرانی بوو هی تورکیا نەبوو ڕاست بەیرەقدار هی تورکیا بەس مەچینە لە ئۆکرانیەوە ئاهات بۆ تورکیا کە دروستیە کرد باڵێ ئێستا جێی خۆی کردەوە لەم ناوەڕاستە جێی خۆی کردوێتەوە لە بەرەوە ینی هەندێک شتی لەسەر وتری ئەگەر وا بڕات ڕەنگە ببێتە کاریگەرترین سەرۆکیان پیاوی 2026 وایە ڕاستە ئەوەی بۆ چۆن ئەڵین تەرشیح کراوە بۆی کە ئەو سمعەتە وەربگرێتن من لە ئێستا هیچ برەماوە سپاس بۆ تەواوی زانیارەکان بەڵام حتمما ینی بەوەی ئەوەی کە دانوسانەکان لە جومعەوە دەست پێکات و 2 هەفتە ئاگربەس ڕاگەیەنراوە لە هەر پێش هاتێکە جەنابەت دەبێت زانیاری بدەی بە بینەران بەناومان دەبێت با چاوەڕێ بنزانی جومعە و کاتە دەرەکەوێتن ئەو کاتە ئەزانین دەست پێکاتەوە یان ناو ئەخایێنێ یان ناخایێنێ سپاس دەکەم دووبارە چاوەکەمی ڕێسپاس بۆ بینەریەوەش کاتێکی خۆش و خاتان لەگەڵ